جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە لاتان بۆ تاوکردنی بەرنامەی چاوپێکەوتن کە ئەم جارە لە شاری بەغدا لەگەڵ بەڕێز عارف تەیفۆر جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەنجامی دەدەین. کاک عارف پێش ناوبڕەکە باسی ئەوم دەکرد ئایا ئێوە ئەتوانن بەو دەنگانی کە کۆتان کردنەوە بۆ یاسایی ماوەی سەرۆکایەتیەکان متمانە لە سەرۆک وەزیران وەربگرنەوە؟ دوێنێ لە کاتی کە دەنگمان لەسەر یاسای تەحدیدکردنی هەرسێ ڕیاسەتەکەدا 170 کەس مەوجود بوو لە قاعە. ئەم 170 کەسە بە تاکیدەوە دەنجێکی کاملە چکە ئێمە 163 دەنگمانەوێت، بەڵام دەولەی قانون ڕۆژ دەدەرەوە بە تاکید لەگەڵ ئەو جەماعەتی عێراقی سپی ئەمانە ڕۆژ نەدەرەوە. بە تاکید ئێمە لە گەڕبێتە پێشەوە لە دەنگدان بۆ متمانە لێسەندنەوەی مالکی قەناعەتی من وایە کە ئەو 170 دەنگە ناتوانین بۆ بکەینەوە، چکە تاکو ئێستا زۆر لایەن هەیە دوودەوە، زۆر لایەن هەیە مستەقبەلێکی ڕوون نابینێ گەر ئێمە مالکی لامان بردو چێ دێتە جێگای و چۆن ئەو جێگایە پڕەکرێتەوە. لەبەرەوە نەختێک زەحمەتە، من بە زەحمەتێ بینم کە بۆەوە هەمووی کۆدەنگ بین لەسەر لێسەندنەوەی متمانەی. بەڵام ئێستا ئێمە لە سەرۆکی کتلی عێراقیە سەلمان جومێلی ئەوراق پشتیوای خۆی تەواو کردەوە، دوێنێ ئاخر سوالی تەواو کردووە، داوای لێسەندنەوەی متمانەی لە مالکی کردووە و دوێنێ ئاخر وەکوتم سوال و هەمووشت تەواوی کردووە لەسەرەوەی فەلوجە نردێتی بۆ ڕێژوزەرا کە خۆی بۆ حازرکە بۆ ئەوەی کە ئێمە مۆقعی دەچی بۆ دابنین و بانجی بکەین و بێ ئیسیجوابی بکەین. ئێمە لەو ئیسیجوابەیە ئومێدمان وایە کە بتوانین ئەگەر جوابەکانی مقنع نەبوو کە بمانداتەوە، ئومێد وایە کە بتوانین دەنجێکی باشی بۆ کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە متمانەی لێ بچێشینەوە. بەڵام هەر سقەی 100% نییە، چونکە بە تایبەتی مەجلیس ئەعلا مەسەلا یەکێک لە لایەنەکانە زۆر حەزی لەوە نییە کە بێ، بەڵام دوێنێ بۆ دەنگدانەکە لەگەڵمانە بوو. باس لەوە ناکەن بۆچی ئەوان یعنی لەگەڵ ئەوە نین متمانە لە مالکی بسەندرێتەوە، زەختێکی فشارێکی دەرەکیە یاخود ئەوان خۆیان نانەوێ ئەو تەحالوفی شیعیە لێت ببێ؟ هەردوو لایەن هەیە، مەسەلا زەختێکی دەرەشیان بە تاکید لەسەرە بگاتە سەرەوە. ئەگەر قەناعەت لە دەرەوە پەیانە بێ بۆ لابرنی مالکی وا بە ئاسانیەوە ناتوانن بەشداریەوە بکەن. دووەمیش تەحالفی شیعی تێک ناچێت، چونکە بۆ ئێمە پێمان گوتون هەر لە خۆیان لە شیعە شەر نییە هەر مالکی بێتوان بۆ خۆیان کەسێکی تر دەستنیشان بکەن و بێ ببێ بە ڕێژزراوە لە زیاتی مالکی ئێمانە. بەڵام زۆر باوەڕیان بە ئایندە نییە کە باشتر ببێت لە مۆزعی ئێستا، وا هەستەکەن کە وەزعەکە تێکەچێ و تووشی ئاژاوە زیاتر و تووشی چێشەوەرە زیاترە بین، بۆیە نەختێت تەحەفوزیان هەیە لە دەنگدانەکە. هیچ فشارێک ئێستا لەم کاتەیە دوای ئەوەی کە عێراقیەوە بەنیازی لێسەندنەوەی متمانی لە مالکی هیچ فشارێک لەسەر کوردنیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی لەگەڵ ئەم تەوەجوهەیە نەبن؟ بەرە وەڵاز وەکو وتم ینی باسم کرد کە زۆر هاتنە پێشەوە هەیە ئێستا، زۆر ئومێد دەدەن بە کورد کە ئێمە توانین ئەمانەوێت چارەسەری ئەو کێشانە بکەین، ئێمە ئەو مەشاکلانەوەی بە حیوار و بە گفتوگۆ لەسەر مێزی گفتوگۆ بتوانین چارەسەری ئەو شتانە بکەین. بەڵام چونکە تەجروبەیەکی زۆر تاڵمان لەگەریانە هەیە، ئەنی 6 ساڵە 7 ساڵەوە بە حوتە چین تۆ وەرە حیسابی ئەو هەموو وعدانەی کە ئەم مالکی داوێتی بە کورد بە حسابی لەسەری دابنیشین بزانین چی لێ جێبەجێ کردووە. هیچی لێوە لێ جێبەجێ نەکردووە کە تۆ بڵێ ئەم کابرای ئەم قسانە ئەم جارشکە وعدیدا، بەڵکو وەکو ئەو جارەکەەوەی جێبەجێ کردو ڕاست بێت. لەبەرەوە بەڕاستی سقە نەختێک زۆر زایفە و سقەیەوە نییە کە بتوانێت جێبەجێ بکە، بۆیە ئەگەر بگەینە حەدی ئەوەی کە دانجی لێ بۆ بدەین کە سەحبی سقەی لێ بکرێت، بە تاکید کوردیش دەنج بۆدا بۆ لێسەندنەوەی متمانە. بەدیلی جعفەری مالکی بوو
مالیکیش بە هەمان وەزعی جعفەری کێشەکانی لەگەڵ کورد چارەسەر نەکرد، کێشەکان زیاتر پەرەیسەند. ئێستا بەنسبەت ئێوە وەک کورد بەدیلی مالیکی کێ بە باشەزانن؟ وڵای جان بەدیلی مالیکی ئێمە ناتوانین بۆیان دەستنیشان بکەین برین فلان باشترە لە فلان کەس، بەڵام خۆیان بە تاکید لە ناو شیعەیە خەڵکیتریان هەیە. بەڵێ باس لەوە دەکرێت کە شەهرستانی ببێتە بەدیلی مالیکی. بە نسبەت کوردەوە چ جیاوازیەک لە نێوان شەهرستانی و مالیکیە ئەبێت؟ باوەڕ ناکەم شارستانی مەقبول بێ، بە تایبەتی لەلایەن کوردەوە بە هیچ نوێ قبولی نییە. باوەڕ ناکەم، بەڵام خەرچی تریان هەیە. شارستانی ڕاستە ڕەن بێ ئەمریکەکان پێیان خۆش بێ، ئینگلیس پێیان خۆش بێ، ئەوانە تا حەدێکی ئێران پێی خۆش بێ، بەڵام لای کورد باوەڕ ناکەم قبول بکرێ بە هیچ نوێیەک، چونکە کابرا هەتا سەری ئێسقی دژی کووردە، یعنی هیچ هینێکی تیای نییە، هەتا سەر ئێسقی نەک بڵێ دژی پارتیان دژی یەکێتی یان دژی ئەوەیە، دژی کورد مطلقا دژی کورد. بەس لەوەکەن کە تائیفیشە، یعنی ئەمەوە کات کە سونەش شارستانی پێ قبول نەبێ؟ سنە شارستانی بە تاکید پێ قبول نییە، چونکە وبالفعل تایفیشە، یعنی من چونکە لەگەڵ یا بووم ساڵێک بەیەکەوە هەیە ڕاستە بووین هەردووکمان کە وەختی حاچەم ڕئیسمان بوو، ئەفکاری تایفی زۆرە و زۆر جار لەگەڵ حاچەما تووشی بەعزم کێشەیەک شەهات لەسەرەوە مەسایلی تایفیانە. لە لێسەنەوەی متمانە لە مالکی کورد چی ئەچێنێتەوە؟ هیچ ئیسفادەیەکەکە کورد؟ زانی خۆی ئینسان ناتوانێت پێش وەخت بڵێ قرار بدا بڵێ کورچی ئەچێنێ و ئەچنێتەوە یان کورچی دەستکەوتێ بێ لە لابردنی مالکی، بەڵام مانەوەی مالکی هیچ استفادەیەکی بۆ کورد نییە تا بڵێ با بمێنێتەوە و مالکی ڕۆژێ لە ڕۆژان تەڕاجعێکەکە یان ئامادەیەک پیشانەدا بۆیکەوە شتێک بکا بۆ کورد، بەڵام بەلا چوونی چنینەوەکەوەیە کە لە مستەقبەلا کەسێککە دێ کە ئەتوانی لەگەڵیا بکەوێت گفتوگۆ و لە پێشەوەی کە بێنێ سەر حکم گفتوگۆی لەگەڵا بکەیت چەند ئامادەیە کە ئەو شتانە جێبەجێ بکە کە هەڵپەستراون لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدایە و چەند ئیلتیزامی بۆ شتانەوەیە. ئەمە یعنی گۆڕانکاریەک لەو کەسانە بێ کە هەیە، ئەمە بە تاکید باشترە بێ بە قەناعەتی من بەرەو باشی ڕوە. ئەم ئەقلێتی کە ئیداری وڵاتی پێکرێت، ینی پێتان وان نییە کە کێشەکان لە ئەقلێتی ئیدارەکردنە لە سیستەمەکەی نەک لە کەسەکانە، ینی مالکی بڕواایەکێکی کەش بێت ئەگەر ئەو دەسەڵاتانەی دەستور بۆ سەرۆگۆزیرانی تەرخان کردو دیاری کردووە بەو دەسەڵاتانەوە هەروەکو مالکی تەسەڕف ناکات. زانی خۆی بەڕاستی ئەمە شارەزایکی وامان نییە لە ئیداری حکومت، لە ئیداری حکوم معارەزەی کوردی این معارەزەی عێراقی دوای ڕوخانی سەدام کە گەڕاینەوە بۆ عێراق، ئێمە شارەزایکی و تۆمان نییە لە ئیداری حکوم، لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ لە حکومەتی عێراقا یاری بە وەزعەکە و ئیدارەکە تەوجیهەکە زۆربەی زۆری بەعسیەکانن، ماونەوە لە مەراکزی حەساس لە شوێنی خۆیان یانەوە خۆیان بردوتە پێشەوە تازە زیاتر هاتوونە پێشەوە هاتوونە سەرەوە کە شارەزای خۆیان هەیە لە ئیداری حکوم بۆ واستەوەی حکمیەوەی 35 ساڵ لەسەر حکم بوون و ئەمانە ئەوانە ئیدارەکەی بە شێوەیەکی خراپەکەن و ڕێگای باش پیشانی صاحب دەسەڵاتەکان لە عێراق نادن، بە تایبەتی ڕێگای باش پیشانی مالکی نادن. بە قەناعەتی من مالکی زۆر مەشاکیلی هەیە، زۆر تووشی هەڵا ئەبێ بە ڕێگای مستەشارەکانەوە، مستەشارەکانی کە زۆربەی زۆریانی کۆن و عناسری کۆنن ڕێگای باش پیشان نادن، لەبەرەوە بەڕاستی ئیداری حکومی شارەزانیە بۆ ئێمە تووشی ئەم هەڵا نابی. بۆ شارەزابوون لە ئیداری حکوم کاتێەوە پێویستان بە کاتە یاخود پێویستان بە پشتگیری لایەنی ترە بۆ ئەوەی کە عێراق بکەوێتە سەر سکەیەک و بتوانن وڵات بە شێوەیەکی ڕاستبەڕێوە ببرێت. بۆ ئەوە ئێمە پێویستمان بەوەیە کە سیستەمێکی دیموکراتیدا بمەزرێنین. لەم سیستەمە دیموکراتیە کە دامان مەزراند بە جانێکی لە خۆبردوویی،
بە هەوڵێکی وا هەوڵ بدەین کە کار بکەین و هەوڵ بدەین ئەو کادیرێ تازانەی کە لە خوارەوەن تازە خەریکی دروستکردن و تەکوینکردن و پێگەیاندنیانن هەوڵ بدرێت سەر کەوادری ئیداری قەزمە سەر بکەونە سەرەوە بێن ئیدارەی ئەم وڵاتە بکەن و ئیدارەی ئەم دەوڵەتە بەڵام لەسەر ئەساسی مافی مرۆڤ لەسەر ئەساسی دیموکراسیەت لەسەر ئەساسێکی وەکە ئەم سیستەمە تازە ئەم وەزع تازەی بەلاوە مەقبول بێ لە بۆ هەوڵدان تەسبیتکردنی ئەم سیستەمە تازە بێ. سیستەمی دیموکراسی بە دیاریکردنی ماوەی سەرۆکایەتیەکان دێتارەوە یاخود سیستەمی دیموکراسی کللتورە ئەبێت دروست ببێت لە وڵاتە. سیستەمی دیموکراتی ماوەی سەرۆکایەتیەکان زۆر تاسیری نییە لەسەر سیستەمی دیموکراتی ئەو وەکو شتێکە هەر بۆیکەوە ڕێگا لەوە بگیرێت تۆ کەسێک بتوانێت زیاتر لە 2 دەورە 3 دەورە حکمی خۆی بکە خۆی زیاتر تەسبیت بکە و خەڵکان بکڕێ و بتوانێت هەر وەختێک انتخابات بکە هەر وەختێ شت بکە بێتەوە سەر حکم و دەسەڵات بە دەستەوە بگرێ و بتوانێت بە ئارزوی خۆی ئیش و کاری خۆی بکە. بەڵام خۆی شتی نیزامی دیموکراتی و سیستەمی دیموکراتی بە تاکید شتێکی کولتوریە شتێکا بێ خەڵک تەقبولی کرد بێ خەڵک تێگەیشت بێ خەڵک وەریگرت بێ هەزمی کرد بێ ئەو ئەتوانێت کە لەسەر ئەساسی دیموکراتیت ئیدارەیە ئەم حکوومەتە بکرێەوە کە باوەڕ ناکەم ئەگەر حکومەکەش حکومێکی دیموکراتی جوان ڕێکوپێک بێ خەڵک تووشی غەڵەت ببێت تووشی مەشاکیلی حتا فەساد تووشی فەساد ببێ لە زۆر شتەگەڕێتەوە لەبەرەوە بێ هەر هەوڵ دەین کە بە هەمومانەوە کە نیزامەکە بەرەو نیزامێکی دیموکراتی بەری. یانی ئەگەر جیاوازیەک خودت بەراوردێک لە نێوان هەرێم و بەغدا بکرێت ئەو سیستمەی کە لە هەرێمی کوردستان پەیڕاو دەکرێت سیستمێکی سەرۆکایەتی نیمچە پەرلەمانی سەرۆکایەتیە سیستمی حکوم لە بەغداش سیستمێکی پەرلەمانیە ئەم جیاوازیە کە هەیە هیچ کێشەیەکی بۆ ئێوە لە پەرلەمان دروست نەکردووە دەستوری هەرێم جیاوازی لەگەڵ دەستوری عێراقانیە لەم بارەیەوە. دەستوری هەرێم کە دائەنرێ ئەبێ مطابق بێ لەگەڵ دەستوری مەرکەز لەگەڵ دەستوری عێراق دەستوری گشتی بەڵام هەرێم بۆی هەیە کە بەعزە سیستەمێک بۆ خۆی بە باشە زانێ و بە قوبوڵ مەقبول لە لای التیجا بۆەوە بکە و لەسەر ئەساسیەوە ئیش بکە لەبەرەوە بەڕێی من هیچ ڕێگرێکی یاسایی لەوە نییە کە هەرێم چنەوە سیستەمێک بخۆی دانێ مهمەوەی لە دەستورەکە لە مەبادی ئەساسیە معارەزە لەگەڵ دەستوری دایمی عێراقیان نەبێ ئەوە معارز نییە کە تۆ بڵێ سیستەمی ئێرە سیستەمی ڕئیسی وزەرایە وار چەندە هەوڵەدان خەریکن احتیمال ئەگەر گۆڕانکاری لە دەستورا بکرێ هەوڵیەوە درێت کە بیکەنە سیستەمێکی ڕیاسی یان هیچ کە ڕئیس جمهوری بتوانێت بێتە ساحب دەسەڵاتی کول و ڕاستەوخۆ لە ناو میلەتەوە ببژێردرێ و ئیدارەیەک بکە چونکە نەختێک لە سیستەمی ڕئیس وزەرایەتی پەرلەمانی نەختێک بۆی ئەبینن کە نیزامەکە تەسبیت نابێت و ناتوانێت جێگیر ببێ لەبەرەوە بەڕێی من هیچ معارەزەیەک نییە لەوەی کوردستانیش کە سیستەمێکی ڕیاسی بێ و ڕاست بمێنێتەوە بەڵام تهدیدی ویلایەتی بۆ بکرێ بە 2 ساڵ و شتێکی زۆر باش و ڕێکوپێکە دەرەچێت لە کوردستانە و ئەگەر هەموو شتێک بکەوێتە خۆوە دەست پەرلەمان و هەموو سەلاحێت ببێتە زێر دەسەڵاتی پەرلەمان و بۆ هەموو شتێک بگەڕێ بۆ پەرلەمان بەڕاستی ناڵێم پەرلەمان هینەکە بەڵام کێشەیەکی زۆر دێتە پێشەوە بۆ ئیدارەکردنی حکوومەت لەبەرەوەی پەرلەمان لاوازە یان لەبەرەوەی پەرلەمان بە قووەت بێ ئەبێ پەرلەوان بە قووەت بێ کە بە قووەت بوو زۆر ئەفکاری تیاتر هەبێ زۆر شتی تیاتر هەبێت ناتوانن وا بە ئاسانی قەرار لەسەر شتێک بدەن مەسەلا من بۆ لای شتێک ڕێم لە پەرلەمانی کوردستان ئێستا زۆر هەوڵە دەن کە ئاعتراف بە زۆرینە و کەمینە نەکەن زۆرینە نابێ شتی خۆی فەرزکاوین بکە قەراری لەسەر بدا بەس خۆی لە نظامی دیموکراتی دنیاە ئەوە هەر هەیە زۆرینە و کەمینە زۆرینە دەنج خۆیەدا و کەمینە وەکو
معارەزا مێنێتەوە اعترازی خۆیەکە ئیلا لە بەعض حاڵەتێکی زۆر کە ڕەهایی ینی مطلق عیلاقاتی بە عامەوە هەیە ئەوە ئەبێ اتفاقی لەسەر بکرێت لە باگیلایەن ئەوەی کە ئۆپۆزیسیۆن داوایە کات ئەو یاسانەیە کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لەوە مەسلەی دەستور کە ئەبێت تەوافقێکی نیشتیمانی هەبێت داوای ئەماکەن مەسلەی هەندێک یاسای ئەنجومەنی ئاسایش و خۆپیشاندانمانە پێتان وایە ئەم یاسایانە ڕەهەندی نیشتیمانیان نییە پەیوەندی بە هەموو هاوڵاتی کوردستانەوە نییە من دەستور بە ڕەهەندی نیشتیمانیە بینم دەستور کە ئەبێ بە هەموو لایەک لەسەری متفق بن چونکە عەقدێکە لە بینی سوڵتات و لە بینی میلەتەکەیە لە بینی خۆیایکە ئەوە عەقدا بێ ڕەهەندی هەموو عام لەسەری موافق بن و ئیلتیزامی پێ بکرێ بەڵام دەستگای ئاسایشی نیشتیمانی دەستگایەکە ئەمڕۆ بەدەست فڵانەوە سبێنە بەدەستی چێشکەوە بێ دووس بێ بەدەست چێکەوە بێ ئەمە زۆر ئەوەندە مهم نییە کە بەڕێی من کە ئیلا دەبێت تەوافقی سەتی هەموو لایەکی لەسەر بێ بەڵکو معارەزام ڕۆ بەهانەیەکە گرێ لە بەرەوەی بێ من بم بەس ئەویش ئەتوانرێ لەگەڵ یا تەفاهماتێک بکرێ لەسەر بەعزە ئوسوسێکی ئیتاری عام لەگەڵ یا لەسەر یا ڕێ بکەوی ینی بکەی بەس موجبیش نییە گەر لەگەڵی شڕێنەکەوی چ مشکلە من چ مشکلێتیان نابینم چونکە لێرە ئێستا هەیە ئەمنی وەتەنی هەیە و چی هەیە و چی هیچ تەڕح نەکراوتە سەرلایەنەکانی کە وەرە بزانین تۆ چیڵی چۆن ڕێومانە مەسلەی دەستور زۆربەی زۆری بەرپرسەکانی پارتی دیموکراتی کوردستان هەمان ئەم قسەی کە ئێستا ئێوە کردان سەبارەت بەوەی کە ئەبێ ڕەهەندی نیشتیمانیە ئەبێت تەوافقی نیشتیمانی لەسەر بێ بەڵام لە کاتی داواکردن بۆ گەڕانەوەی ئەم دەستورە بۆ پەرلەمان پارتی تەنها حزبە کە ڕێگرە لە بەرامبەر گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان و بۆ ئەوەی جارێکی کە هەموار بکرێ و کێشەکانی لەسەر چارەسەر بکرێ لە چ منتەڵەقێکەوەیە کە پارتی ڕەتی دەکاتەوە ئەم دەستورە بێتەوە پەرلەمان خۆی پێرێ بوو یان بەسەر پێرە بوو کاکنێزیر لە مؤتەمەری ڕۆژنامەیەک نیگارەکەی کردی وتی هیچ خەتێکی سوور نییە لەسەری شتێک خەتی سوور نییە یانە توانن هەموو شتێک باز بکەن و هەموو شتێک بەحث بکرێەوە تەڕح بکرێەوە بێتەوە ناوینەوە ئێمە وەکو پارتی کە لەگەڵ ئەوە نین کە لەگەڵ ئەوەی دەستور بێتەوە پەرلەمان بەڵام نەبێ بە ئوسولی قانونی چۆن بە ئوسولی قانونی لە پەرلەمان دەرچووە دەبێت بە عینی ئوسول بێتەوە بۆ ناو خەڵک ئێمە ئەڵێن با تەڕح بکرێ بۆ ئیستیفتا لە ناو خەڵکە با ئیستیفتا ڕەوزی دەستورەکە بکە بیژێڕێتەوە بۆ ناو پەرلەمان یان و ئەوە تا ئیستیفتاکە دەنگهێنێ کە دەنجی هێنا زۆر بە ئاسانی ئەتوانرێت ئەندامەکانی پەرلەمان تەڵەبێت تەقدیم بکەن بڵێن ئەمانەوێت دەستور تعدیلی تیا بکرێت ئەتوانن ئەو فەقەراتانەی کە دەیانەوێت تعدیلی تیا بکرێت تەقدیمی پەرلەمانی بکەن و پەرلەمان سەر لە نوێ تعدیلاتی تیا بکرێت بخاتەوە ئیستیفتا جارێشتر لە ناو میلەتەکە هیچ مشکلەیەکی تیانە گەر بەهانەی پێنەگری هیچ مشکلەیەک و ڕێگرێکی قانونی نییە لەوەی کە تۆ بتەوێت چی تعدیل بکەی لەو دەست ئەی بۆچی پێش ئەوەی بچێتە ئیستیفتا ئەو تعدیلە نەکرێت جیاوازیەکە جیاوازەکە چونکە لە پەرلەمان دەنجی لەسەر دراوە لە پەرلەمان دەرچووە و ڕۆیشتووە ماوەیەکی زۆریشە ڕۆیشتووە لەبەرەوە ئەبێت تەڕح بکرێتە سەر میلەت و میلەت ئیستیفتای لەسەر بکە ڕەفزی کرد یان قبولی کرد دوایی تەقدیمی تعدیلاتەکەی بکرێت بەڕێی من باشترین طریقە و باشترین ڕێگایە بۆ ئەوی کە بتوانن دەستورێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستاندا بنرێت تا چەند کورد توانیوێتی هاوپەیمانی ڕاستەقینە لەگەڵ نەتەوەکان یاخود تائیفەکانی عێراقا ببەستێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی بە تایبەت کێشەی مادەی 140 مادەی 140 مادەیەکی دەستوریە بەڵام دوژمنی یەکجار زۆرە یعنی وەکو بڵێم چۆن وەکو شتێک کە بێتە ناو ئایلەیەکەوە کەس حەزی لێ نەکە وەکو بووچێک بڕین یان هینێک بێتە ناو ئایلەیەکەوە کەس حەزی لێ نەکە
تەنها کەسێک گەر حەزی لێ بکە ئەویش تەنها کەسەکە ئێمەین کورد حەزمان لە مادەی سەدوچلەوەی لا باقیمەندی هەمووی دژێتی چونکە بۆ لە مەساڵحی هەر هەمووانەدا و وەزعی کوردستان ئەگەڕێتەوە بۆ جێگای خۆی و ئەو کێشانەی کە هەیە ئەو مەشاکلەی کە هەیە چارەسەرەکرێت لەبەر ئەوە ئامادەیان زۆر کەمتیایە زۆر کەم ئامادەیان تیا هەیە کە مادەی 140 تەطبیق بکەن مەسەلا بە قسە کە ئەیاندینی زۆر بە ئاسانی ڕێمە لەگەڵ مادەی 140 و ئەبێ تەطبیق بکرێ و ئەبێ بڕوا و نازانچیت بەس کە دێتە سەر عەمەلی زۆر زەحمەتە مەسەلا هادی العامری لەگەڵ ئێمە بوو لێرە لە پەرلەمانە دوو دەورەی پێشوو هەردوو دەورەکە زۆر بێچێک بولەوانەیە کە داکۆچی لەسەر جێبەجێکردنی مادەی 140 کرد بەس ئێستا بۆ خۆی چۆ بۆ بە ڕێیسی لجنەی مادەی 140 هەوڵەدا چینی بکات جێبەجێی بەعزە شتێکی بکە بەڵام ئەو جدیاتەی زۆر سەریعیتیانی یعنی باش کاکعرف هەر ئەم لایەنانە دەستوریان نەنووسیەوە هەر ئەم لایەنانە مادەی 140 جێگیر نەکرد لە دەستورە بۆچی ئێستاوە مماتەڵی تیا ئەکرێ و جێبەجێ ناکرێ مماتەڵە وەکو گوتم زەرە لە مەساڵحیان نەدرێت زۆر شت مەسەلا وەرە ئەو ئەرزانەی کە داگیریان کردووە دەبێ بگەڕێتەوە بۆ ساحێبی ئەو دیهاتانەی کە داگیریان کردووە بێ بیچێردرێتەوە یعنی زۆر کێشە و مەسایلی کە هەیە ئەو عەرەبانەی کە هێناویانە بۆ تعریبکردن لە کەرکووکە بێ بڕۆنەوە بۆ جێگای خۆیان ینی مەشاکلی زۆر هەیە وا من بەسی هۆشت بۆ بکەم حەزەکەم زۆر باواشکراوە بە سەراحەت ڕەم بێ قسەکەم نەختێکیش خەڵکێکە بێ بە دڵی نەبێ بەڵام لە ناو پەرلەمانە من دۆستی کورد زۆر کەمەدینم لە هەموو لایەنەکان ئەنی دۆستی کە کورد جددی بکەوێتەوە واقعەکەوە کە کورد پێویستی پێی بێ و ئەو بێ دەستی بگرێەوە لەگەڕیا هین بێ زۆر کەمە ینی کورد بە تاقی بە تەنیا ئەمێنێتەوە لەگەڵ هۆکارەکەی چی هۆکارەکەیەوەیە کە کورد نەیتوانیەوە دۆست بۆ خۆی دەلیلشم ئەوەیە کە قانونی محافظەی قانونی انتخاباتی کەرکووک دەرکرا کەسمان لەگەڵانە من دلیلەکەی ئەوە نییە کە ئەم 50-60 کەسەی ئێرە نەیتوانیەوە ئینسیجام بکە لەگەڵ خەڵکە یان ئەم چەند کەسی وەزیر و خەڵکەی کە لێرەیە نەیتوانیەوە ئینسیجام بکە لەگەڵ خەڵکە نا دلیلەکەەوە نییە دلیلەکە ئەوە وەکو کولتورێک لە ناو ئەوانە هەیە کە کورد حەقی ئەوەی نییە کە لە ژیان وەزعێکا بێ ئەو هینێ هەبێ وەکو ئەوان بژێ بەڵکو ئەبێ هەمیشە ژێر دەستە بێ ئەبێ هەمیشە لە خوارەوە بێ ئەو لە سەرەوە خۆی بینێ لە خواریشەوە خەڵکەکەی کابینێ ئەوە دلیلە کولتورە تیانایە جا ئەم کولتورە با ئێمە هەر نێخێنە سەرەوەی بڕێ 35 ساڵ هەیە بڕکو لە پێشی شارە بۆ ئەم کولتورە بەڵام وا بۆی شێوەیە بەرز نەبوو بەڵام کولتورەکە 35 ساڵەکە زیاتر چەسپا و زیاترین بوو زۆر لە چاودێرانی سیاسی لە کوردستان هەتا لایانی ئۆپۆزیسیۆنیش زۆر جار ڕەخنە لە نوێنەرانی کورد لە بەغدا دەگرن ئەڵێن ئەوەندەی خەریکی بەرژەوەندی شخصی بوون ئەوەندە بە دوای کێشەکانی چارەسەرکردنی کێشەکانی کورد و نەتەوایەتیدا نەبوون هەر بۆیە ئێستش ناتوانن کارتی فشار بەرامبەر بە مالیکی بەکاربێنن بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕای جەنابەت سەبارەت بەم تعلیقانە بەرژەوەندی تاک لە ناو ئێمەیان لە بەغدا من نازانم چ جۆرە بەرژەوەندیەکە بەڕاستی هیچ کەسێ لە بەرپرسە کوردەکان نابینم کە شەریکاتی خۆی هەبێ یان مەسلحەتێکی شخصی خۆی هەبێ یان هەوڵدا کە شتێک دروست بکە بەڵکو هەموو لە جۆرەی حدودی کارەکەی خۆیان وەزەکەی خۆیان خەریکی چاکردنی کارەکەی و ئیشکردنەکەی خۆیەتی وە دلیلیشمان ئەوەیە کە لە ئەو فەساد و شتەی کە ئەمڕۆ لە عێراقا زۆر بڵاوە هیچ بەرپرسێکی کورد پێوە تووشی تێوە نەگلاوە لە فەسادەکە لەبەرەوە کە تێوە نەگلاوە معناوەیە بەر هەوری ئەوەی نەداوە کە بەرژەوەندی شخصی خۆی بێنێتە دی بەڵام کاڵێن شتیان بەدەست نێناوە نەخێر ئیشمان کردووە شتمان بەدەست هێناوە نەبێ یەکجار واشەر بۆی دەرچوبین بەڵام
باری عێراق بە شێوەیەکی گشتی لە ئاڵۆزیایە، وەزعی عێراق بە شێوەیەکی گشتی لە گۆڕانایە. ئەم ڕۆشتێ قەراری لە سەرجەست بێنێنەوە ئێشکە دێت پێشەوە، نەوە ئێشکە لە شوێنێک دایە مرچێنی لە شوێنشکە سەر هەڵەداتەوە. ینی وەزعەکە غەیرە مستەقری پێڵن، غەیر مستەقرە لە عێراقا. لەبەرەوە ئێمە لە واری خۆمانە هەر کەسە توانیمانە ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە جێبەجێ بکەین و بە قەنەعەتی من ناڵم مقەسرمان نیە، حتمما مقەسر هەیە، لە ناو پەرلەمانە مقەسرمان هەیە، لە وەزارەتەکانە مقەسر هەیە، بەڵام ئەوەی کە زۆر جێگای فەخر و شانازێ کەسێک لێمەوە تێوە نەگلاوەوەی کە ئەمڕۆ لە عێراقا ئەم فەساد و ڕشوەخۆری و ئەم بەزمەی کە بڵاوە بەرپرسانی کورتێتی بەشداری. بەڵێ دووە پرسیارم کاتم نەماوە، دیارترین ئەو کاریگەریانەی وڵاتانی ئیقلیمی لەسەر هەڵایسان و زەقکردنەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەیکەن، ینی هیچ کاریگەریەکی وڵاتانی ئیقلیمی لەسەر ئەم پرسیانە هەیە لە بینی هەرێم و بەغدادا؟ من زۆر باهێنی نابینم بەو بەرزی و بۆ زەقیە، بەڵکو ڕەنبێ لە حەدێکە هێندێک وڵاتان حەز بکەن کە ئەم کێشەیە چارەسەریش بکرێ، حەز بکەن کە چارەسەر بکرێ بۆ ئەوەی کە چونکە کورد عامیلێکە لە عامیلی ئاڵۆزی ئەگەر بیەوێت لە عێراقا، ینی بتوانێت بێوێ بەرە و کێشە و بەرە و تێکدانی وەزعی بەرێ کورد عامیلێکی ڕئیسیە، ینی ناتوانرێ ئەمڕۆ چاو لە کورد بپۆشرێ و ئێتیمامی پێ نەدرێ بڵێن ئەو عنسورێکی ضعیفە و هیچ نینێ، عامیلێکی ڕئیسیە. لەبەرەوە ئەو جیرانانەی کە مەسلحەتی عێراقیان بوێ هەوڵێوادەن کە چارەسەری ئەم مەشاکیلانە بکرێ و ئەوەی کەس کە مەسلحەتی عێراقی نەوێ بەڕاستی من شتێکی وام لە نەدیوە بە زەقی بڵێم فلان وڵات فلان شتی کردیان فلان مەسەلەیە ناوەتە پێشەوە بۆی کەەوە هەوڵ نەدا، بەڵام حتمما نیش سیاسەتی دەولی سیاسەتێکی زۆر معقەدە، هەر کەسە بۆ خۆی بە جۆرەی مەسلحەتی خۆی چۆن بێ وای لەسەرایەنەکە و مەسلحەتی سیاسیش کەس ناخوێنێتەوە، ینی برادری و دۆستی لە مەسلحەتی سیاسیانی. زۆر سپاسەکەم، سپاسی ئەو کاتەکەم کە بەخشیت بە ئێمە. ئەزیزان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن، خواتان لەگەڵ.